بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سورة ناس كوتا سورة جزء عامة. سورة ناس جوكو سورة كي بيشوتريك كلا تعوذات وخو بارزيا كان كفيغمبر صلى الله عليه وسلم بكاري هناوا وخواي قول إيمش خير دكا كببر دوامي بو سورتانا خومان پنادين لا لوشتاني كتصلاة من بەسەری داهەنا عادەتەن ئینسان دەبێت قووەت و هێزی خۆی بخاتە کار، بەڵام بۆ شتانەی کە نایانبینین و وە لە دەسەڵاتی ئێمەدانینە بێگومان دەبێت پەنا بەخوای گەورە بگرین بۆی پارێزراو بێ. خوا دەفەرمێ قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا ئەی ئیماندار ئەی موسڵمان ئەعوذ خۆم پەنا دەدەم برەب الناس بە پەروەردگاری خەڵکی، ئەو خوایەی کە خەڵکی بەدیهێناوە دەیانژێنێ دەیانمرێنێ و ئیش و کارەکانیان بەڕێوە دەبا. مەلیکی الناس مەلیک بە پادشا و خاوەنی هەموو ئینسانەکان، ئیلاهی الناس و هەروەها بە پەرستراوی ئینسانەکان. ئەڵڵا طبعاً هەم ڕەبمانە هەم مەلیکمانە هەم ئیلاهمانە. خۆم پەنا دەگرم بە پەروەردگاری خەڵکی، خوا ئەمنی خەڵق کردبێت و ئەمنی دروست کردبێت بێگومان دەسەڵاتێکی هەیە پارێزگاریم لێ بکە. وایە مەلیکی الناس پادشای خەڵکی، خوا پادشاد بێت و خاوەنت بێ بێگومان خوا دیفاع لە بەندەکانی خۆی و لە عەبدەکانی خۆی و لە موڵکی خۆی دەکا بە بێگومانی. ئیلاهی الناس پەرستراوی خەڵکی، ئەگەر تۆ لەو کەسانە بی کە خوا بە پەرستراوی خۆت دەزانی و پەرستنەکانت هەر بۆ ئەو بڕیار دەدەی، دڵنیا بەخوای گەورە دەشت پارێزێ. قل ئەعوذ برەب الناس بڵێ پەنا دەگرم بە پەروەردگاری خەڵکی، مەلیکی الناس بە پادشای خەڵکی، ئیلاهی الناس بە پەرستراوی خەڵکی لە چی؟ من شەر الوەسواس الخەناس لە زیان و زەرەری الوەسواس ئەوانەی کە خوتقوتە و وەسوەسە پەیدا دەکەن. ئەنجە الخەناس شاراوەن و نادیارن. سوورەتەکەی دیکە زۆرتر بۆ خۆپارێزی بوو لەو شتانەی کە ئینسانەکان دەیکە، حەسوودی ئینسان دەیکە، وایە جادوو ئینسان دەیکا، ئەوەی لە تاریکاییدا دەیەوێت زەرەر و زیانت پێبگەێنێ ئینسانە دەیکا. بەڵام ئەوانە شەیاطینەکانن کە شەیاطینەکان لەوانەیە هیچ هێزێکیان نەبێ بەسەر جەستتدا، هیچت لێ بکەن، شەلت کەن و کوێرت کەن و ماڵت لێ بستێنن، بەڵام دەتوانن ناخت بجوڵێنن وە قەلەق و گومان و دوودڵیت بۆ دروستکەن لای کەمی لە عیبادەت و خواپەرستیدا. من شەری لە زیان و زەرەری، یعنی خۆم پەنا دەدەم بەخوا لە زیان و زەرەری الوەسواس ئەوانەی خوتقوتە پەیداکەرن و خەناس ون و شاراوەن. چێن ئەو کەسانە چ دەکەن؟ ئەلەذی ئەو کەسەیە یان ئەو دروستکراوانن کە یوەسویس و خوتقوتە دروست دەکەن فی سودوری الناسی لەناو دڵی خەڵکیدا. ئەلەذی ئەو کەسەیە، ئەو کەسەی کە من دەمەوێت تۆ پەنام بدەی و بمپارێزی لە دەستی، ئەو کەسانن کە یوەسویس و خوتقوتە پەیدا دەکەن فی سودوری الناسی لەناو دڵی خەڵکیدا. جاری وا هەیە قەلەق، جاری وا هەیە گومان، جاری وا هەیە دوو دڵت دەکەن لەوەی کە تاخوا عیبادەتەکەت قبوڵە یا قبوڵ نییە، وەرگیراوە یا وەرگیراو نییە، مەسەلەن فڵان دوعایەت کردووە یان نەتکردووە، نوێژ چەند کردووە چەندی نەتکردووە، دەستنوێژەکەت بەکەڵک، ئەوانە هەمویان خوتقوتن وەسوەسەن. بە هیچ شێوەیەکی بە خوتقوتە و وەسوەسە ئینسان نابێ هیچ کامێک لە عیبادەتەکانی خۆی بکەوێتە قەلەق و دوودڵیەوە، چونکە کەوتنە قەلەق و دوودڵی لە عیبادەتێک تاخوا قبوڵە یا قبوڵ نییە عیبادەتەکەت سفر دەکاتەوە. شەیتان پێت ناوێرێ بڵێ نوێژە مەکە، وایە چونکە بە قسەی ناکەی، وایە بەڵام دەتوانێت وەسوەسەیەکت بۆ دروست کارێ دەستنوێژم دەبێت نەشکابێ، ئەی دەبێت دەستنوێژم جوان هەڵکرد بێ، دەبێت فڵان شوێنم خاوێن بوو بێ، ئەی دەبێت جێگایەکەم نوێژی پێوە بوو بێ. ئەوانە هەموو وەسوەسە و خوتقوتە نەها لە دەستنوێژێشدا. بە نمونە کە دەستنوێژت هەڵگرت هەتا بەیەقینی دەزانی دەستنوێژ شکاوە بە وەسوەسەی ناشکێ. نوێژێک یەقینت هەبێ غەڵەتت تێدا کردووە دەنا بە وەسوەسە نابێ بە خوتقوتە بۆی بگەڕێەوە. من شەر یعنی خۆم پەنا دەدەم بەخوا من شەر الوەسواس الخەناس لە زیان و زەرەری الوەسواس ئەو خوتقوتە پەیداکەرانەی خەناسن کە نادیارن شاراوەن، ئەلەذی ئەوەی یوەسویس و خوتقوتە دروست دەکا فی سودوری الناسی لەناو دڵی
خەڵکی جا منە الجینە هەندێکیان جنۆکەن کە نان بینین والناس هەندێک لە خوتە پەیداکەرەکانیش ئینسانن ها ئینسانێک جاری وایە پرسیارێک لێ دەکا بەس بۆی خەلەقێکت بۆ دروستکە بە تایبەتی ئێستا ئیلحاد و مولحیدی ئێستا ئیش لەسەر تەشبیهکردن و ئەو گومان دروستکردنانە دەکەن دەنا هیچ بەڵگەیەکی زانستی و علمیان پێ نییە بۆ ڕووبوونەوەی دین بەڵام هەندێک ئاەت دێنن کە ئاەتی متەشابی هەندەزانن موسڵمان لێی نازانێ وەڵامی پێ نییە دێ وەکو پرسیار بابەتەکەی دەوروژێنێ بەڵام لە حەقیقەتدا ئامانجی تێگەیشتن نییە ئامانجی قەلەقکردن و دوودڵکردنی کەسەکەیە بۆیە خوای گەورە فێرمان دەکات کە ئەو سوورەتانە بخوێنین بۆ خۆپەنادان و خۆپارێزی لەو جۆرە خوتخوتە و لەو جۆرە وەسوسانە جا عولەما دەفەرمون شەیطان وەکو سەگی وایە تەشبیهش بێ مشکلە نییە سەگێک ئەگەر پەلاماری دای چەند ڕێگار لە پێشن 3 ڕێگا تەمەنیا دەبێ هەڵی کە دەتوانی بێگومان ناتوانانی ها سەگ لە ئەوەی بەخات یا ڕوبەڕووی دەبیەوە ئەوەش ناتوانانی سەگی هات پێی ناوێری یان دەبێت بانگی ساحیبەکەی کەی بە کامیان ڕادەوەستێ بەس بانگی ساحیبەکەی کەی شەیطانیش بێگومان نەخشە و پلانەکانی زۆر وردن و شەیطان زۆریش بەهێزە بەڵام لە بەرامبەر خوادا هیچ نییە ها خوای گەورە ئەگەر ڕایگرت لە بەرامبەرتدا ڕادەوەستێت و هیچی پێ ناکرێت ئەو جان کەی ئینسان وەسوسەی بۆ دروست دەبێت کە خەریکی ئیشی باش یان شتی خراپێ بێگومان خەریکی دەرسی تاک بی خەیاڵ و فکرت دەڕوەها بڕۆ مەشغوڵ شتێکی دیکە بە تەواو تەرکیزت هەیە لە نوێژەدا شت دووە بیردێتەوە لە شتی دیکەدا کەمتر بۆیە ها لە نوێژەدا خوای گەورە فێری کردوین یەکەم شت بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم کە قورئانی دەخوێنی یەکەم شت بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم بۆ لەو کاتانەدا شەیطان دەیەوێت یان پێ دواز بێنێ یان هیچ نەبێ خەیاڵاتت بڕوا بۆی ئەجرەکەت کەمتر دەستکەوێ صلی الله علیه وسلم